ڕۆژ بە ڕۆژ خەڵکی حیای نامێنێ وای لێت یعنی ئافرەت وای لێ هاتۆی ئەمڕۆ یعنی تەسویری خۆی ئەکا خۆی ڕوتەکاتەوە بۆ خەڵکی بۆ ئەم عالەمە پیاو هەیە یعنی ماڵ و مناڵ خۆی تەسویرەکە خێزانی خۆی کچی خۆی تەسویرەکە بەڵای بکاتەوە ناو خەڵکی حیا و شەرم نەما وای لێ هاتە خۆشەویستان لە مەسجد الحرام و مەسجدی نەبەوی ئەلەوێش ئافرەت تەسویری خۆی ئەکا خۆی دەرەخا بۆ خەڵکی بڵای بکاتەوە یعنی خەڵکی ڕۆژ بە ڕۆژ شەرمی نامێنێ چی لە ناو کافرەکان و چی لە ناو مسلمانانش حتى وای لێ تێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ یعنی باسی ئەوە کە ئێمە شوێنکەوتووی یەهود و نەسارا ئەکەوین لێوای لێ تێ ئەگەر یعنی خەڵکی لەسەر ڕێگاوبانەکان زینا بکەن کەس نییە پیان لێ یعنی مەیکەن ئەوەی باشەکەی ناویانە پیانە لێ لەسەر ڕێگاکە لاچوو یعنی وای لێ تێ خەڵک یعنی ئەوەنە بێ حیا و بێ حورمەتە بێ وەیە یعنی هەوڵدا مسلمان یعنی حیا و حورمەت لە خۆی بدەێتن لە ماڵی لە خێزانی لە کچی لە ژنی لە خوشکی لە هەموو کەسوکاری بۆ ئەوەی یعنی ئینسان بە حیا و حورمەت بێ وەلای خۆی گەورەش بەڕێزە بێ